بڕیارە يعني لە نزیکترین کات لەگەڵ حکوومەتی ئیتیحادی دانیشین لەسەر داوای ئەوان بڕیار درراوە کە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق داوای کردو کە شاندی هەرێمی کوردستان بچێتەوە بۆ بەغدا و ئێمە ئامادەی خۆمان نیشان داوە، بەڵام بڕیار وایە يعني لە دوای ڕێکەوتن لەسەر ئەجندەی کۆبوونەوەکان و لەسەر تەفاسیلی بابەتەکان ئێمە لەگەڵ شاندی حکوومەتی عێراق دانیشین بە زووترین کات و لەسەر داوای ئەوان بووە و جەنابی سەرۆکی حکوومەت ڕەزامەندی داوە کە شاندەکەمان سەردانی بەغدا بکاتەوە، بەڵام لە دوای ڕێکەوتن لەسەر ئەجندە و لەسەر کات و شوێنەکە ئێمە دەست بە شاندەکان بە ئەنجامدانی سەردانەکان دەکەین. سەبارەت بە ناردنی 700 ملیاری ئەم جارە وەجبەی دووەم دوێنێکە بەڕێز وەزیری دارایی عێراق ئیعازی داوەتە بانقی مرکزی بڕیار وایە بەیانی بەشێک لە 700 ملیارە بگا و ئەوەی تریش ڕۆژی یەکشەم دەگا و وەزارەتی دارایی سەرقاڵیەوەن کە سبەی خشتەی موچەیان ینی لەوانەیە شەممە ئیعلان بکرێت و دەست بە دابەشکردنی موچە بکرێن. سەبارەت بە 700 ملیاری سێیەم ئەوش بێگومان لە کاتی خۆی ئێمە کتابمان کردووە بۆ بەغدا داوامان کردووە لە کاتی خۆی 700 ملیارەکە بگاتووە تاخیریش نەکرێ، هیچ مبرڕێک نییە بۆ تاخیرکردنی. لەگەڵ ئەوەشە ئێمە هەموو پێداویستی هەنووکەیەکان هەموو بابەتانی کە عیلاقی بە متەطەلباتی ڕقابەی مالی و هەروەها وەزارەتی دارایی بێ هەموو شتەکانمان پێشکەش کردووە، هیچ بەهانەیەکمان بۆیان نەهێشتوتەوە و مێدەکەین کە 700 ملیاری سێمش لە کاتی خۆیان بگا. هەروەها لەسەر فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت کتابێکی ترمان کردووە کە ئەو سێ مانگەی تریش 700 ملیاری تریش تەمویلی هەرێمی کوردستان بکرێت بۆ ئەوەی موچەی ئەم ساڵە بە تەواوەتی بدرێ.